بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. ناڕەزایەتی یەکێتی مامۆستایانی کوردستان و زانکۆکان یەرێم دژی پاشەکەوتی سیستەمی موچە بەردەوامە و حکوومەتیش بێوەڵامە. ئەمڕۆ بە وەجارێکی تر یەکێتی مامۆستایان کۆبە و تەئکیدیان لەسەرەوە کردەوە تا کاتی دەوام داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت هەڵناسنەوەڵەکانی خوێندنەوە. هاوکات لە بەیاننامەیەکدا حەوت زانکۆی هەرێمی کوردستان تەکیدیان لەوە کردەوە ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ساڵی نوێی خوێندن ڕدەگرن. بە میواندارێک لە بەڕێزان لە بەشی یەکەم عەتا ئەحمەد جێگیری سەرۆکیەکێتی مامۆستایان لە ئەستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری هەولێرەوە بە دکتۆر بەهادین ئەحمەد مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا ڕاپۆرتێک دەبینین. دۆخی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپتر دەچێت. فەرمانبەران و مامۆستایانیش هەڕەشەی ڕاگررتنی پرۆسەی دەوام دەکەن. دوای تێپەڕبوونی 8 مانگ لە ساڵی 2016 تا ئێستا حکوومەتی هەرێم تەنها توانیوێتی 6 نیوموچەی فەرمانبەران بدات و کۆی ئەو 6 نیوموچەیەش تاوەکو ئێستا ناکاتە 3 موچەی تەواو. بار و گوزارانی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێم لە هەستێکی مەترسیدایە و با کولەمەرگەی ژیان بەڕێوە دەبن. حکوومەتی شکستی هێناوە و ناتوانێت 2 مانگ جارێک نیوموچەی فەرمانبەران دابین بکات. باپی پێشبینی ئابووری ناسان و پەرلەمانتارانیش لە چەند مانگی داهاتوودا دۆخی فەرمانبەران بەرەو خراپتر دەچێت ئەگەر داهاتەکانی هەرێم شەفاف نەکرێن و لە کۆنتڕۆڵی حەزب دەرنەهێنرێن. هەرچی فەرمانبەر و مامۆستایانیشن داوای پێداچوونەوە بە پاشەکەوتی موچە دەکەن لە ئەگەری وەڵام نەدانەوەشیان بایکۆتی دەوام دەکەن. یەکێتی مامۆستایان و 8 زانکۆی هەرێمی کوردستانیش لە 2 بەیاننامەی جیاوازدا داوا دەکەن تا کاتی دەوامی خوێندن پێداچوونەوە بە سیستەمی پاشەکەوت بکەن و با پێچەوانەوە دەوامی خوێندن لە قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان ڕادەگرن. لە لایەکی ترەوە بەهۆی دواکەوتنی موچە و پێدانەچوونەوە بە سیستەمی پاشەکەوت فەرمانبەرانی چەند فەرمانگەیەکی ژاری سلێمانی مانگرتنیان لە کارکردن ڕاگەیان. چاوەڕێ دەکرێت بە هۆی زیاتر دواکەوتنی نیموچەی فەرمانبەران و پێنەدانی لە کاتی خۆیدا و خراپتربوونی دۆخی ژیانی مامۆستایان و فەرمانبەران ناڕەزایی گەورەی سەرتاسەری بەدوای خۆیدا بهێنێت و بایکۆتی دەوام و مانگرتنی لێ بکەوێتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا گەر باز لەوە بکەین ئەمڕۆ لە وەکو مەکتەبی سکرتاریەتی یەکێتی مامۆستایان جارێکی تر کۆبوونەوە. لەم کۆبوونەوەیدا بەچی گەیشتن و ئەمڕۆ هیچ بڕیارێکی نوێتان دەرکرد؟ زۆر سپاس بە ناوی خوای گەورە و میهرەبان. ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆ سەرجەم مامۆستایانی کوردستان. بێگومان ئێمە ماوەیەکی زۆرە لە کێبڕکێ و لە هەوڵ و تەقەلایەکی زۆر داین لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوی کە ئەو غەدر و ناحەقی بەرامبەر پیرۆستترین و بەڕێزترین چین و توێژی ئەم کۆمەڵگایە کە مامۆستایە لای بین لە سەریان بەڕاستی بەداخەوە تا ئێستا حکوومەتی هەرێم و پێویست بەدەم داواکاریەکان نەک هەوکو پێویست بەکو هەر بەدەمانەوە نەبووە. ئێمە لە مانگی دووە لە هەوڵی مفاوەزات داین دانیشتن و کۆبوون و لە دوای کۆبوون لەگەڵ حکوومەتی هەرێم بەیاننامە لە دوای پرۆژە لە دوای پرۆژە تەقدیمەکەین بەرهەمێکی نەبووە. ئەو بۆ ئێمە بۆی کە زیاتر فشار دروستکەین لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بارزانیمان کرد بۆی ئەو ناڕەزایی مامۆستایان بگەینە ئەو بارودۆخی گوزەرانی مامۆستایان لەوێ وێنەکەی بەڕوونتر بخێنە بەرچاوی ئەو هەروەها خەتەر و مەترسی لەسەر پرۆسەی پەروەردەکە ئەم ساڵ بەڕێوەیە بخێنە بەرەسی بەڕێزیان. ئەوە بوو ئەو بەڵێنێکی جدی بە ئێمەیە کە دوای سەفەرەکەی هاتەوە ئەم ئیشەمان بۆ جێبەجێ بکات. ئێمە تەمەن پێشتر یەکی نۆماندا نابوو لە کۆبوونی مەکتەبی تەنفیزی یەکی نۆ بە دواماندا نابوو کە ئەگە تا یەکی نۆ بە دووا حکومەت بەدەم داواکاریەکانمان نێت ئێمە هەڵوێستی تونمانە بێت. دوو خاڵێکەماندا نابوو. بەڵام ئێستا لەبەرەوەی کە ئەو بەڵێنەی بارزانی لە ئارادایە و بەڵێنەکەشی بە جدی بە ئێمەیاوە و هێشتا پرۆسەی خوێندنیش ماوێتی دەست پێ بکات ئێمە لەم بینە ئەمڕۆ توێژێکی تێر و تەسەلمان کرد لە مەکتەبی سکرتاریەت. ئایا ئێمە ئێستا دەستکەین بە هەڵوێست بەگرتبوونەوە بە ئەوە پێمان باش بوو لەبەر کە فرسەت ماوە هێشتا بۆ دەستپێکردنی خوێندن و بەڵێنێکیش بەڕێوەیە کە جێبەجێ بکرێیان جێبەجێ نەکرێت پێمان باش بوو کە ئەمڕۆ نووسراوە ڕوونکردنەوەی بڵاوکەینەوە پێم وا بێوێنی بەرزتان گەیشتووە. ئاماژەمان بەوە کردووە کە یەکەم ئێمە سوورین لەسەر داواکاریەکانمان
کە چاکردنی سیستمی موچەیە سیستمی موچە کە خۆی لە خۆیان نایاساییە هەربوونی زیادەیە بەڵام بەلانی کەمە لەم خۆناغا چاک بکرێت و تعدیلاتێکی تیا بکرێت و گلەیمان بەڕاستی لە حکوومەت کردووە کە لەم بەرە جەژنان و لەم نزیکبوونی جژنایە خەڵک چاوەڕێکە کە موچەوە بگرێت بەڵام هەستەکەین بێباکانە وا جژن تێ ئەپەڕێ و بەڵام باس و دەنگ و ئەوەی موچە لە ئارانی زۆر باشە بەڵام مامۆسایەوە هەز ناکەن کە جۆرێک لە پاشەک شێر لە هەڵوێستاندا هەیە ئێوە پێشتر لە 11 باستان لەوە کە تاوەکو یەکینەوە وەڵامەدرێتەوە هەڵوێستی ترتان دەوێت بەڵام ئێوە مەسەلەن هەر کات دەڕوا و کات دەڕوا حکوومەتیش وەڵامی نیە و هەڵوێستەکەی ئێوەش مەسەلەن دیار نییە ئێمە پاشەکشەمان نەکردووە و ئەمڕۆ لەو خاڵانی کە تاکیدمان کردوتە لە بڵاوکرا و ڕاگەاندنەکەمانە کە ئێمە ئەو بڕیارانەی لە مەکتەبی تەنفیزی دراوە هەمووی جێبەجێ ئەەکەین لە حاڵەتی ئەوەی کە بێهیوابین و تاو دڵنیابین لەوەی کە حکومت نیازی نییە چاکسازی لە ئێستا بێهیوا نەبوون کە بەرەزووتر لە مانگی دووەوە خەریک هێشتا ئەمان مەجاری تێماوە ئەمان هێشتا چەند ڕۆژ مەجاری بە حکومی کە مەجاری لەبەروی کە احتیمالێ خوێندن کە قرارە لە هەڤی مانگ دەست پێکات دەنگۆی تشەیە کە چەند ڕۆژێک دوا بکەوێ خوێندن پرۆسی خوێندنی ئەم ساڵ دووریش نیە نەکەوێتە یەشی دەیان هێشتا بڕیاری نەدراوە بەس احتیمالە وەزارەتی پەروەردەکۆ بێتەوە بۆ مەبەستا بڕیاری لەسەرەوە بە لەبەرەوە مادەم ئێمە 15 ڕۆژێکمان بەدەستەوە ماوە هێشا تقریبان و ئێمە بارزانانی ئەو بەڵێنەی بە ئێمەیاوە و ئێمە حتا پەیوەندیمان پێوە کرا دوێنێ و ئەمڕۆ لەکوێ بڵێن پەیوەندیتان پێوە کرا نووسنگەی بارزانیەوە کە دڵنیان کردینەوە کە ئەو بەڵێنەی پێیاون ئەیباتە سەر تر ئێمە تاوان هەمە هێشتا هەر قسەیە ئێمە ینی دڵنیانی لە سەداسەر بەڵام ئەیباتە سەر ئەوەی کە بێوەی ئەو بە ئێمەوت لەگەڵ هاتنەوە چون ئەو کەسێک کە ئێمە بە پەیوەندیمان پێوە کرد وتی بێتەوە یەکەم ئیش کە ئێمە لەگەڵ خێنە بەردەسی و ئەوی لەگەڵ حکوومەتی هەرێم باسی ئەکات مەسلەی پێداچوونەوە بە سیستمی موچایە لەبەرەوە ئێمە بەڕاستی ویسمان فرسەتێکی تر بین و مادە مەجال هەیە گرنگەوەی ئێمە بەڵێنی ئێمە ئەوەیە کە پێش دەست پێکردنی پرۆسەی پەروەردە و فێرکردنی ئەم ساڵ ئەگەر حکوومەتی هەرێم پابەن نەبێ بە بەڵێنەکانیەوە سیستمی موچە چاک نەکات دڵنیای ئەەکەینەوە کە زەنجی خوێندن لێ نادرێ ئەم ساڵ زۆر باشە دواتەگرم و لای بەڕێزت ئەگەر بچین لای هەولێر لای کاک دکتۆر بادین کاکتۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر باز لە هەڵوێستی مامۆستایانی زانکۆ و زانکۆکانی هەرێمی کوردستان بکەین ئەمڕۆ بۆ جارێکی تریش حەوت زانکۆی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین دووبارە بەیاننامەیەکیان دەرکردوێتەوە ئەوانیش تەکیل لە جێبەجێکردنی داواکاریەکان دەکەنەوە وهاز ناکەن کە ینی داواکاری هەڵوێستی زانکۆکان و مامۆستایانی زانکۆ لە ئاسی پێویستدانیە بۆ داواکردنی مافەکانیان بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە بەڵێ بە دڵنیاییەوە مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان لە ئاستی ئەوەیان نەبوون کە بتوانن داکۆکی لە مافەکانی خۆیان کەن جگەلەوە ئێمە کێشەیەوەمان هەیە تاوەکو ئێستا مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان ڕێکخراوێکی سەرتاسەریان نییە بەڵێ یەکێتی مامۆستایانی کوردستان هەیە بەڵام ژمارەیەکی زۆر لە ینی ژمارەیەکی زۆر کەم لە مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان ئەندامن لەو یەکێتیەوە یەکێتی مامۆستایانی کوردستانیش زیاتر داکۆکیکار لە مامۆستایانی وەزارەتی پەروەردە ئەوە هیوادارم زیاتر داکۆچی لە مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان بکەن و ئەوانیش بە ئەندامی خۆیان یا بە زمان حاڵی ئەو دیەکێتی خۆیان بە زمان حاڵی ئێمەش بزانن لە ڕاستیە لە هەرێمی کوردستان نزیکەی 8,000 مامۆستای زانکۆ پەیمانگا هەیە بەڵام ئەم مامۆستایانە تاوەکو ئێستا دەستەیەکی سەرتاسەری یا ڕێکخراوێکی سەرتاسەریان نییە بینیت لە ماوەی پێشووە دەستەی داکۆکیکار لە مافە پیشەکانی مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان لە هەولێر و دهۆک دروست بوو 3 زانکۆ بەیاننامە و یادداشتیان بەرز کردەوە بۆ وەزیری خوێندی باڵا بەڵام زانکۆ و پەیمانگەکانی یا دەستەکانی سنووری سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ناوچانیتیان نەبوو لە بەرامبەر ئەوەیە لە 15/8 ئەمە بۆ دووەم جارە ئەمڕۆژ کە دووەم بەیاننامە دەرکرێت لەلایەن ئەو 8 زانکۆیەوە بەڵام ئەمیش زانکۆکانی هەولێر و دهۆکی تیانە کە ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە مامۆستایان هەماهەنگ نین سەرتاسەری نین زیاتر باشە کاکتۆر ناوچەگەری زاڵە یان ئەگەر ناوی بنین بەسەر زانکۆ پەیمانگەکان ئەو کاری چییە کە مامۆستایانی زانکۆ هەماهەنگ نین و جۆرێک لە پەرتەوازەیی بە هەڵوێستی مامۆستایانی زانکۆ دیارە دەربارەی سیستەمی موچە و ئەو نادپەروەری کە بەرامبەریان دەکرێت و کارەکەی دەگەرێت یا هۆکارەکەی چییە؟ بەڵێ
بەڵێ هۆکاری یەکەم ئەوەیە کە ئێمە سندیکایەکە یەکێتێکی مامۆستایانی زانکۆپەی ماگەکانمان نییە کە زمان حاڵمان بێ و یەکمان بخات و داکۆکی لە مافەکانمان بکات. هۆکاری تر لەوانەیە ئەوە بێت ینی لایەنی سیاسی و ئینتیمای ئایدۆلۆژی ئەوانە. هۆکاری تر ئەوەیە کە مامۆساکان لەوانەیە هەندێکی سوودمەند بن، هەندێکیان باری بژێوی ژیانیان باش بێت وەکو لە ئێستا ئەیبینی هەندێک مامۆستا بە دوای بەرژەوەندی خۆیەوەیە، یعنی تا ئێستا نەمان بینی مامۆستایان خۆپیشاندان بکەن یا ئامادەی دەربن بە خۆپیشاندان یا بایکۆتی زانکۆکان بکەن بەگشتی یا بەیاننامەیەک بەگشتی دەربکەن یا داشتەکان سیرەکەی یاداشتی ناوچەین لێرە و لەوێ کە ئەمانە چارەسەری دەردی ئێمە ناکات و سیرەکەی مامۆستا لە جاتی ئەوەی کە هەڵوێستێکی تون بنوێنێ خۆی نەقلەکە بۆ زانکۆ ئەهلیەکان یا خۆی نەقلەکە بۆ زانکۆ عەرەبیەکان ئەوروپیەکان بۆ دەرەوە بۆ وڵاتان بۆ ناوچەکانی ناوەڕاست و باشوور عێراق کە ئەمانە پێم وایە شتی خراپن و خراپ لەسەر مامۆستا ئەکەوێت. لەگەڵ ئەوەشە لە بەرامبەرە ئێمە ئەرک و پیشەی مامۆستایەتی ئەرکێکی پیرۆزە، مامۆستایەکی زانکۆ 20 ساڵە خوێنێ تاوەکو ماستەر یا دکتۆرا یا پلەی نازناوی زانستی بەرسر بەدەسەهێنێت بە هەوڵ و تێکۆشان و ئەنجامدانی توێژینەوە خزمەتی زیاتر. بەڵام سیرەکەی ئێمە کەمترین مافمان نەدرێتێت. تەنانەت ئێمە لە ماوەی 10 مانگە 4 مانگی ساڵی ڕابردوو 9 و 10 و 11 و 12 هەر هیچمان پێ نەدراوە. ئێستش مامۆستایانی پەروەردە لە 150 وەرەگرن، ئێمە لە 125 وەرەگرین. ئەگەر بیخەیتە سەر یەکتر کورداڵی گوێزیش بە ژماردن، ینی ئەم 6 مانگی ڕابردوو ئێمە تەنیا 1 موچە و نیومان وەرگرتووە. ئەگەر حکوومەت خۆی بە باوکی میلەت ئەزانێ فەرم و با جەژنانە بدا بە مامۆستایان. باش زۆر باش کاک دکتۆر بەرزت ئەوە بەرەژنانە چەند ڕۆژێکی ماوە. بەڵێ بەرزتان باستان لەوە کرد کە هۆکارێکی ئەوەی کە ناڕزایەتی مامۆستایانی زانکۆ ناڕزایەتێکی بەرفراون یان ناڕزایەتەکان لە ئاستێکی ناوچەیدان پەیوەندی بە نەبوونی ڕێکخراوێکی سەرتاسەریە. ئێوە بە شێوەیەکی گشتی یەکێتی مامۆستایان بە نوێنەری خۆتان نازان لە کاتێکە ئەوان باز لەوە کرد کە ئەوان نوێنراتی مامۆستایانی زانکۆش لە هەرێمی کوردستان دەکەن؟ بەڵێ ئێمە بە نوێنەری خۆمانە نەزانین، بەڵام یەکێتی مامۆستایان چکە قەیرانی موچە و مامۆستایان ژمارەیان زۆرە، ینی هەم وەزارەتی خوێندنی باڵا هەم وەزارەتی پەروەردە زیاتر یەکێتی مامۆستایان زۆرترین ئەندامەکانی ئەتوانی بڵێ من بە تەحدید لام نییە ڕێژەکەی، بەڵام ئەتوان بڵێم لە 1970 ئەندامان یەکێتی مامۆستایانی وەزارەتی پەروەردە و سنووری ئەو وەزارەتەن لەوانەیە هەبێ مامۆستا لێرە و لەوێ، بەس ژمارەیان زۆر کەمە. بەڵێ لە بەیاننامەکانت چەند جارێک داکۆچیان لە ئێمە کردووە، بەڵام من ئەڵێم کاتی ئەوە هاتووە خۆی ڕێکخراو ئەبێت زەمینە سازی هەبێت، ڕێکخراو ئەبێت کێشەیەک دیاردەیەک هەبێت، زەمینەیەکی بابەتی هەبێت بۆ ئەوەی سەر هەڵ بدات بۆ داکێکردن لە چینتۆژێکی دیاریکراوە. کاتی ئەوە هاتووە کە ئێمە مامۆستایانی زانکۆپەی ماگەش بەدەنگ بین، خۆمان ڕێکخین، هەماهەنگ و هاوکاری یەکتر بین، ڕێکخراوێکی سەرتاسەری دروستکەین بەدەر لە ئینتیمای سیاسی و ئایدۆلۆژی و ناوچەگەری بۆ داکۆکیکردن لە مافە پیشەی و زۆر سپاس دەکەین زانکۆیەکانی خۆمان. یعنی من زۆرم پێ سەیرە حکوومەت بڕیاری پاشەکەوتی چی، یعنی بڕیار جێگەی یاسا ناگرێتەوە. ئێمە یاسای خزمەتی زانکۆیمان هەیە، یعنی حکوومەت بە چی یاسایەک هاتووە یا بڕیار لەکوێ یاسا هەڵەوە شوێنێتەوە، بە چی یاسایەک هاتووە مافی ئێمە پێشێ لە کات و لە دوای هەموو وەزارەتەکانەوە چارەکە موچەیەک ئەدا بە ئێمە. بەڵێ سپاس دەکەم کاک تۆ دواتەگەر داوای داوامیش لە ئێمە ئەکات. سپاس کاک دکتۆر مامۆستاگەر بگەرم لای بەڕێز سەبار بووی کە ئێوە نوێنەراتی مامۆستایانی زانکۆش ناکەن کە یەکێک لەوە کارەکان کاک دکتۆر بۆی گێڕاوە کە مەسەلەن مامۆستایانی زانکۆ ئەوەی کە ڕێکخراوێکی سەرتاسەریان نییە. ئێوە داکۆکیتان لە موچەی مامۆستایانی زانکۆش کردووە؟ نا بە پێچوانەوە ڕاستە، ینی یەکێتی مامۆستایانی کوردستان 72,000 ئەندامی هەیە بە ڕغبەت. ئەوەی کە دکتۆر باسی کرد لەو 8,000 زیاد لە نزیکەی 5,000 مامۆستای زانکۆ ئەندامە لە ئێمە، ینی لە 150 بەرەو سەری مامۆستایانی زانکۆ لە ئێمە ئەندامن و ئێمە بێجیاوازی بەڕاستی داکۆکیمان کردووە لە ئێمە لە نوێنەراتی مامۆستایانی لە باخچی ساوایانەوە ئەکەین هەتا مامۆستایانی زانکۆ. من پشتگیری قسەکە یەکەم بە شێوێک ئێوە پشتگیری مامۆستایانی زانکۆ ئەوە پشتگیری ئەوە یەکەم کە مامۆستایانی زانکۆ مافی خۆیانە کە ڕێکخراوێکی سەر بە خۆیان هەبێ، بەڵام ئەتوان بڵێم خۆیان کەم و کورتیان هەبووە لە ڕابردووە کە نانتوانیوە هاودەنگ بن لەوەی کە ڕێکخراو دروستکەن. ئەمە نقطەیەک.
بنسبة ئێمە چیمان کردووە ئێمە لەگەڵ هەموو پرۆژەکانی خۆمانە مامۆستایانی زانکۆمان جا نەکردوێتەوە جگەلەوە لەم سەردانە منەمان بۆ لای سەرۆکایەتی حکوومەت و بۆ لای بارزانی پرۆژەی مامۆستایانی زانکۆ کە هەمان پرۆژەی وەزارەتی خوێندنی باڵا و ئەو لیژنەیە کە مامۆستایانی زانکۆ خۆیان دروستیان کردبوو پرۆژێکی تایبەت بە خۆیان هەبوو ئەو پرۆژەیەمان بە تایبەتی تەقدیمی بارزانی و سەرۆکایەتی حکوومەت کردووە کەواتە ئێمە شان بەشانی مامۆستایانی وەزارەتی پەروەردە مامۆستایانی زانکۆنجا دوو ئەندامی مەکتەبی سکرتارەتی ئێمە دکتۆر و مامۆستای زانکۆن هەڵگری بڕوانامەی دکتۆران و مامۆستایانی زانکۆن نێنەراتی ئەوانەکەن لەبەرە بەڕاستی ئێمە پێم وانە ینی ڕۆژە لە ڕۆژان ئەومان لە بیر چوو بێت لەبەر ئێمە بەردەوام ینی خۆیان بە نوێنەراتیوانی زانین هەتا کاتی خۆیان ڕێکخراوی سەربەخۆ دروستەکەن پێتان خۆشە ڕێکخراوی سەربەخۆ دروستکەن ئاسایی ئەوە مافێکی خۆیانە مافێکی ینی لە وڵاتان زۆر هەموو قۆناغەکان ڕێکخراوی تابەتی خۆیان هەیە بەڵێ سبات بۆی کە بەڵێ زووت دێوە چاوەڕێی بەڵێنی بارزانین ینی لەو کۆبنەوەی کە پێشتر باردانی چ بەڵێنێکی بێەوەدا ئێمە دوایەوەی کە بارودۆخی گوزەرانی مامۆستامان باس کرد بەتاتی مامۆستانی دەرەوەی شار کە بە موچەکانە لە 150 بڕاوە بەشی هاتوچویان ناکات و باسی گوزەرانی مامۆستامان بە شێوەیەکی گشتی کرد و باسی مەترسی ئەمە لەسەر پرۆسەی پەروەردە چونکە بەڕاستی من حەزەکەم لێرەیە ئەو تەوزیح بەم یعنی زۆر جار مزادە ئەکرێ بەسەر مامۆستاوە کە مامۆستا ئەبێ هەست بە مەسئولیت کات مامۆستا ئەبێ خۆڕاگر بێ ئەم قسانە ئەکەن بەڕاستی کە ئەمانە ئێمە زۆر عەزیەتەیە چونکە ئەتوانم بڵێم لەم وڵاتە مامۆستا زۆرترین هەست بە مەسئولیتەکە مامۆستایە نەوەکان پەروەردەکە مامۆستایە لە ڕۆژەکانی پشوشە ئەچێت دەرس ئەڵێتوانە ئەڵێتەوە بە خوێندکارەکانی بەبێ مقابل کەس بۆی نییە بەڕاستی ئامۆژگاری مامۆستاکە مامۆستا فێری هەست بە مەسئولیت کات بەڵام ئەوەی کە لێرە گرنگە ئێمە توانیمان ئەو وێنەیە بخەینە بە چاوی بارزانی کە پرۆسەی پەروەردە لە خەتەرا لە کوردستانە یعنی چونکە ئەکرێت دایرەیەک بە 2 ڕۆژ مۆزەفەکە کە فەرمانبەرەکە ئیشی خەڵکی بەڕێ بکە بەڵام مامۆستایەک لە 4 ڕۆژ و 5 ڕۆژ کەمتر داوام کە ناتوانێت ئەو پرۆگرام و مەنهەجی کە لە بەردەستی تەواویکە لەبەرەوە ناکرێت ئێمە قەنەعەتمان بەخۆیان کردەوە خۆیان ئەترافیان کردووە کە ئەوەی ئێمە کردومانە بەرامبەر مامۆستایان بەگشتی ئێمە ناحەقیمان کردووە نە ئەوایە ئەم سیستمی پاشەکەوتە مامۆستایانی بگرتایەتەوە بەڵام ئەم قسە ئەکەن بەڵام لەو لاشۆ نایبێنە سەر ئیتر نازان چیە لە پشتی ئەمەوەیە کە بەجددینیان بە عملی بەدەمانەوە لەبەر ئەوە بەڕاستی ئێمە چەند دیفاع لە جیرفان و گوزەرانی مامۆستاکەین ئەوەندەش خەمی ئایندەی وڵاتەکەمان و هەرێمەکەمانەکەنەوەی ئەم وڵاتە بەرەو نەزان و جەهالەت ئەڕوا ئەگەر ئاوا بڕوات چونکە ئەوەی کە پار ڕوویە پرۆسی پەروەردە بەڕاستی نەبوو ینی ئەوەی پار لە کۆڵخستنەوە بوو بە ناوتمان با پرۆسی پەروەردە ساڵی پار نەفەوتێ بەڵام ئەم ساڵ خراپترە بێت باشە زۆر باش هیچ زەمانەتێکێ بۆی کە داواکاریەکەتان جێبەجێ بکرێت تاکە زەمانەت ئەوەیە مامۆستایان یەک ڕیز بن خۆڕاگر بن کۆڵنەدەر بن و لەگەڵی چێتی ماوەسانە هەماهەنگی بکەن ئێستاەک ڕیز بوون هەندێک کات گرفتمان بۆ دروست بووە بەڵام ئەم جارەمان باسی ڕابردوو نەکەین باش ئەم جارەمە ئێستا ئەم جارە لە ژێر فشاردا نەتانتوانی هەڵوێستەکانتان بەرجەستە بکەن کێوە دەتان و دوای یەکین و هەڵوێستی ترمان دەوێت خەڵک باشە مامۆستایان دەڵێن مەسەلەن کەی هەڵوێستەکانتان دەکەن بەکردار هەر ئێمە ڕێکخراوێکین ئیش ئێمە فشار دروستکردنە فشار بە بەیان نامە ئەبێت بە ڕێپێوان ئەبێت بە مانگرتن ئەبێت بە ئەوانە ئەبێ بە سەردان وانە ئیشی ئەمە لەگەڵ حکومەتە ئەبێ ئیلا تۆ حیوارکەی تو ئەگە ئەمڕۆ بچیتە سەنگەری دژایەتی حکومەتەوە ئەی لەگەڵ چی حیوارەکەی داوای مافەکانەکەی لەبەرەوە هەتا مەجاری حیوار و توێژ و هاتوچۆ و سەردان و دانیشتن هەبێ لەگەڵیان ئەبێ ئێمە ئەم ڕێگەیە واز لێ نەهێنین بەڵام ئێمە دووپاتمان کردوتەوە کە پێش دەستپێکردنی پرۆسەی پەروەردە هی ساڵی نوێ ئەبێ حکومەت داواکاریەکانی مامۆستایان جێبەجێ باشە ینی ئێستا بۆ نمونەوە داوای پێداخشانەوە بوونەوە چەندی پاشەکەوت دەکەن ئێمە پرۆژەیەکمان تەقدیم کردەوە بۆ ئەوە بۆ حکومەت و بۆ بارزانیش پرۆژەکە چیە پرۆژەکە لە 4-5 خاڵاخۆی بینێتەوە تاان ئەوەی کە پەیوەستە بە مامۆستایانی وەزارەتی پەروەردە ئەم پرۆژەیەکە ئەوەی مامۆستایانی زانکۆش پرۆژێکی باشە بە کورتی خاڵە ئەوەی وەزارەتی پەروەردە بە خێرایی ئەوەیە کە بەپی پلەبەندی مامۆستایانە مەسەلەن مامۆستای کە تازە دامەزراوە پلە 7 و پلە 8 داوامان کردو لە 100 زیاتر پاشەکەوتی موسی بۆ نەکرێت ئەوانەی کە پلە 5 و پلە 6 لە 120 ئەوانەی کە پلە 3 و پلە 4 لە 130 ئەوانەی کە پلە 1 و پلە 2 کە موچیان باشە لە 160 موچیان بدێتە لە 140 پاشەکەوتیان بۆ کرێ ئەمەشان بە شێوەیەکی کاتی ئەمە هەندێک ڕخنە لە ئێمە ئەگیرێکە بۆچی ئێوە اعتراف بە پاشەکەوتەکەن نەخێر ئێمە اعترافی پێ ناکەین بە زۆر سەپێنراوە بەسەرمانە پاشەکەوت کە پاشەکەی خۆی لەخۆیان ناساییە ئێمە ئەوەی کە بیسومانە لە پەرلەمانتاران پەرلەمان بۆی هەیە دەستکاری موسێ بنەڕەتیکە بەڵام حکومەت بە بێگەڕانە بۆ پەرلەمان و بێگەڕانە بۆ مامۆستایان بڕیاری ئەوەی موسێ بنەڕەتیشی دەستکاری کردووە ینی ئێوە داواتان نەکردووە کە تاو سیستەمی پاشەکەوت لابچێ بەڵکو داوای پێداچوونەوە دەکەن ئێمە لە هەموو بەیاننامە نووسراوەکانمانە وتومانە ئەم سیستمی پاشەکەوتە نایاساییە و نەعەدالەتیشی تایە
لەبەرەوەی بە هیچ شێوەیە اعترافی پێ ناکەین بەڵام ئەمڕۆ ناچارین کە تەعامل لەگەڵ ئەمریکی واقعی تا چەند زانیاری دووسن کە باز لەکەن حکوومەت دەگە دەستکاری سیستەمەکەش کە ڕەنگە لە سەدا پێنجی پاشەکەوتەکە بە هیچ شێوە قبوڵمانی ئەوە ئێوە بۆ چەند قبولتان ئێستا بۆنم لە ستا چەندی موچەی مامۆسایان پاشەکەوت بکرێت قبولتان دەبێ وکات آخر ئەمە بێت لە مفاوزاتە ئەوەیەک لایکەین ئێمە پرۆژێکمان تەقدیم کردو بۆ حکوومەت کە کەمترین داوای مامۆسایانی تایە ئەوان شتێکیان نابگە ئێمە لە سا پێنج ئێمە قەناعەتمان لە سەدا دەژ ئامادە بن حکوومەتی هەرێم جێبەجێ بەڵام پێشنیازی بگوێ ئێوە داوەکوی کێتی مامۆسایان لە وتەبێژی سەرۆکایەتی حکوومەتمان بیستووە کە ئامادەی لە سا سێ بۆ لە سەدا پێنج تا ئەمە لە سەدا سێ بۆ پێنج بەڵام بەڕاستی ئەوە هیچ جێگەی ناگرێت بۆ ئێمە لەبەرەوە نابێتە ئێوە داوای دەکەن لە سەدا چەند ئەوەی ئێمە بە پێ و سلەمانێ بە پێی پلەبەندیەکانە یعنی کەمترینیان ئەوەیە کە ئەبێ لە سەدا ینی کە زۆرترین پاشەکەوت لە مامۆسا بکە پلە یەک و پلە دووەکانە بورە ئەوێ لە سەدا 60 بدرێ لە سەدا 40 پاشە بەڵێ سپاس دەکەم مامۆستا دواتە گەرم وەلای کاوی تۆرەگەر بگەڕێمەوە لای بەڕێزت باست لەوە کرد کە ئەو فشارێکی ئێستاە بۆ مەسلەی مامۆستایانی زانکۆ دەردی ئێوە چارەسەر ناکە یعنی ئەی بە چ شێوەیەک دەتوانرێت دەردی مامۆستایانی زانکۆ چارەسەر بکرێت من قەناعەتم وایە ئەبێ مامۆستایانی زانکۆ دەستەیەک دروستکەن لەسەر ئاستی هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان و خۆپیشاندانی سەرتاسەری بکەن و دەرگای زانکۆکان دابخەن نەکەوەی ئێستا لە زۆربەی زانکۆکان ینی تاقیکردنەوەی خولی دووەم و مامۆستایان دەفتەر تاسیحەکەن لیستەی ئیمتحانیان ینی بەردەوام لەسەر ئیشی خۆیان هەڕەشەکەیان بۆ ئەوەیە کە ساڵی نوێی خوێندن ینی 2016 بە 2017 بایکۆت بکەن بەڵام هەڵوێستەکان زۆر دیار نییە مامۆستاکان ینی هەرێکە لە ئاوازێکە خوێنن وەکو وتم ینی ئێمە تا ئێستا موچەی مانگی 7-8مان وەرنەگردووە چەند ڕۆژێکمان ما بۆ جەژن مامۆستایان زۆربیان کرێ نشینن مامۆستایان زۆریان ئۆتۆمبیلی خۆیان هاتوچۆەکەن ینی ئەوانیش بەشێکن لەو قەیرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام من پێم باشە ینی مامۆستایان هەماهەنگ بن یەکدەنگ بن بەیاننامەکانیان دانیشتنەکانیان ئەو نوێنەرانەی کە سەردانی ئەنجومەنی وەزیرانەکان یا لەگەڵ وەزیری خوێندنی باڵای کۆبنەوە یا ئەگەر لەگەڵ سەرۆکی هەرێما کۆبنەوە بە نوێنەری هەموو زانکۆکانی تیا بێت نەکەوەی زانکۆکانی هەولێر و دووەک بەجیا بچن و زانکۆکانی سنووری سلێمانی هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین بەجیا بچن ینی ئەمە زۆرێک لە بێنەزمی و بێسەروبەری و پەردبوونی دەنگی مامۆستایان ئەگەیەنێ لەگەڵ ئەوەی کەوتم کە ئێمە ڕێکخراوێکی سەرتاسەریمان نییە بەڵام من ئەو پرسیارە لە مامۆستاکەم ینی ئەگەر ئێمە مامۆستایانی زانکۆ پەیماگەکان یەکێتی مامۆستایان بە نوێنەری خۆیان نەزانن بۆ دەستەی داکۆکی کار لە مافە پیشەکانی مامۆستایانی زانکۆ پەیماگەکان ماوەی پێشوو لە هەولێر دروست بوو ئەوە بوو نوێنەری سێ زانکۆ کۆبوونەوە و یادداشتیان بەجیا پێشکەشی وەزیری خوێندنی باڵا کردووە لەگەڵی دانیشتن و لەو دانیشتانەشە کە وەزیر بەجیا لەگەڵ نوێنەری زانکۆیانەیە کردوێتی یانی هیچ وادە و بەڵێنێکی نەداوە تەنیا ئەوەی کە کاری مامۆستا و پیشەی مامۆستای بەرز نرخانوە و بەڵام باسی ئەوەی کردووە کە ئەو کارە پەیوەند نییە بەوە ئەوە مەسەلەی مالی و موچە و ئەو شتانە پەیوەندە بە وەزارەتی داراییەوە ئەبێ ئەوان سیستەمی موچەی مامۆستا چاک بکەن بەڵام ئەمە وەکووتم هەر لە سەرەتاوە ئەمە بە نایاسایی کراوە حەقیش نییە قبول کرێت ینی حکوومەت باسی ئەوە ئەکات کە قەیرانی دارایی هەیە و لەو لاشەوە ینی پەرلەمانتاران ینی بە هەزارها بەڵگەنامە ئەخەنە ڕووکە بۆ موچەی بندیوارەکان نابڕێت بۆ مەسەلەن موچەی وەزارەتەکانی ترکەم نەکراوەتەوە بۆ موچەی مامۆستایان ئەبێ لە دوای هەموو وەزارەتەکانە بێ لە هەمووشی کەمتر بێت ئەمە ئەوە ئەگەیەنە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە مامۆستا نییە ئەگەر واشە بە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو مامۆستایان ئیزن بدا و بەڕاشکاوانە ینی پێمان بڵێت کە پێویستیمان پێتان نییە و ینی مامۆستای زانکۆ 500-600 هزار وەرەگری ینی ئەمە مەهزە لێ بەڕاستی ینی چایچی بەرپرسێک ئەوە نەوەرەگرێ مانگانە بگرە زیاتریش ئیمتیازاتی هەیە ینی ئەگەر ئاوا بێت زانکۆکان شۆڵەکات ئەم هەموو خەڵکی نخبە و مامۆستایانی پسپۆر و شارەزار زۆر باشە کۆچەکەن بۆ دەرەوە بۆ وڵاتان بۆ زانکۆ ئەهلیەکان بۆ زانکۆ ئەرخن بەڵێ ئێوە بڕواتان وایە بە حکوومەت هەموو زانکۆکان داخە و بەڵێ ینی چۆن حکوومەت هەموو زانکۆکان داخە پێ دوای ئەگەر موچەی پێدرێەوە باشترە مەبەستمە ینی تۆ لە بەرامبەر ئەرچێکە حکوومەت خێرت پێ ناکە تۆ مافی خۆتە
لە بەرامبەر ئەو ئەرکەی کە بەجێگەیەنی حکوومەت موچەکەت باتێ ترم ینی دەستی و ئەمە پار 4 موچەی خواردووە ئەم ساڵ بە 6 مانگ موچەونیەکی داوە بە ئێمە ئەوە ئەمڕۆ 6 نوۆیە بەیانی حوتی نوێ هێشتا موچەی مانگی 7 نەداوە ینی ڕوب ئەم عاشێکشت پێ ڕەوان نبینێ ینی مامۆستا بچێت چی بکە خۆ کرێکاری ناکات ینی کرێکاریش دەست ناکەوێت لە بەر کرێکاری عەرەب ینی کرێکاری عیب نییە مەبەستم ئەوەیە کەسابەت عیب نییە بەڵام مامۆستا چی بکات ینی مامۆستا خوێندوویەتی و هەموو تەمەنی خۆی خستۆتە سەر ئەوەی کە توانیوێتی بگاتە ئەو ئاستە و خزمەت بکات بە خەڵکی کوردستان و خوێندکار و قوتابیان لە ئاستێکی باڵایە ینی حکوومەتیش ئەبێت بەڕاستی ڕێزی مامۆستا بگرێت ئیمتیازاتی موچەی دەرماڵەی هەموو شتەکانی بۆ دابین بکات ئەگەر بۆی دابین ناکرێت چارەسەر چییە؟ بەڵێ زۆر باشە کەواتە پێ دوایە ینی بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ بڕاتان بۆیە کە تا دەستپێکی ساڵی خوێندن داواکاریەکانی مامۆستایانی زانکۆ جێبەجێ بکرێەوەی کە مەسەرەن کەمترین پاشەکەوت لە موچەکان بکرێەوە دەرماڵی زانکۆکان مەسەرەن لە 150 بودجەی زانکۆن لانی کەم لە 150 پێش قەیرانی دارایی دابین بکرێت؟ من قەنەعەتم نییە ئێمە ینی بە بەراورد لەگەڵ ئەوەی کە حکوومەت هیچ وەفایەکی نییە بۆ کەسوکاری شەیدان و ئەنفال بۆ خەڵکانی کەم دەرامەت و کەمە ئەندام و خاوەن پێداویستی تایبەت ئیتر لەکوێ ینی وەفای هەیە بۆ ئێمە و گوێ لە ئێمە ئەگرێت من پێم وایە ئاسنی ساردکوتانە و هیچ وادە و بەڵێنێکی حکوومەت جێبەجێ نابێت و هیچ قسەیەک ناچێتە گیرفانی کەسە و گیرفانی کەس گەرم ناکاتەوە حکوومەت ئەو وادە و بەڵێنانیشی ئەیدات هەر قسەی و کات بەڕێکردن و هەر کۆبوونەوەی و شتی بێبەر هەموو بێنەتیجەیە یعنی ئێمە کەمترین موچە وەرەگرین وەکو مامۆستا وەزارەتی پەروەردە و ئەوانە ینی ژیان بەو شێوەیە ناڕۆێت ینی بەڕاستی بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر دواتر ئەگەر دەرفەتە بگەڕێنەوە لای بەڕێزت مامۆستاگەر بگەڕێمەوە لای بەڕێزت ئێوە مامۆستایان دڵنیا دەکەنەوە تا ئێوە وەکو یەکێتی مامۆستایان هەماهنگ بن کە تا داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت یاخود ڕوبەڕووی پەرتەوازەبوون نەبنەوە بۆ ئێستا دەستپێکی خوێن ئەگەر دەستپێکردە و داواکاریەکانتان جێبەجێ نەکرا ئێمە لە مەسەلەی خەم خواردن بۆ پرۆسەی پەروەرداوە بۆ گوزەرانی مامۆستا هەمومان یەک دەنگین و هەمومان سووری لەسەر هەڵوێستەکانمان وەم هەڵوێستەش لە مەکتەبی تەنفیزی ڕەنگیایەوە کاتێکە 27 ئەندامی مەکتەبی تەنفیزی کە 12 بە پرسیلق ئامادە بوو لەگەڵمان لە دوهۆک و هەولێر و هەتا گەرمیان و خانەقین و هەموو منتقەکانی کە هەمومان هاودەنگ بووین لەسەر ئەوی کە بەم شێوەیە بەم گوزارانی مامۆستا بەم شێوەیە پرۆسی پەروەردە بەڕێوە ناچێت لەبەرەوە بەڕاستی ئێمە کویچیتی مامۆستانی کوردستان کۆڵ نادەین دڵنیان ئەەکەینەوە فشارەکانمان بەردەوامەکەین هەر ئەمڕۆ ئێمە طبعا ئێمە ڕێکخراوەکانی دەروەشمان تێگەیان و ڕێکخراوە جیهانیەکان مەسەلەن بۆ نمونە ڕێکخراوی ئای جیهانی کە مامۆستانی جیهانی نوێنەرەتی ڕێکخراوی مامۆستانی جیهانی بەڵێ ئێمە ئەندامی لە ئای جیهانی ئەوانمان تێگەیان ڕێکخراوی ناسوتی بەریتانی کە گەورەترین ڕێکخراوی مامۆستانی بەریتانیا ئەوانمان تێگەیان و هەر ئەمڕۆ هەر ئەوان طبعا ئەمە پێشتر زۆر راپۆرتمان لەسەر گوزارانی مامۆستا و پرۆسی پەروەردە و مەترسی بارودۆخی پرۆسی پەروەردە لە هەرمی کوردستان بە راپۆرت ناردوومانە بۆ دەرەوە پێشتر ئەوان نامیان ئاڕاستی سەرۆکاتی حکوومەتی ئێرە کاک نەجیب بارزانی و عەبادیش کردووە کە موچەی مامۆستایان تێکەڵ بە سیاست نەکرێت هەر ئەمڕۆ ئێمە نامەی ڕێکخراوی ناسوتی بەریتانیمان پێگەشت کە نێراوە بۆ دیسان سەرۆکاتی حکوومەت نسخەکەشم لایە گلەی کردووە کە ناکرێت ئێوە بەم شێوەیە بێخەم بن بەرامبەر پرۆسەی پەروەردە و بەرامبەر گوزەرانی مامۆستاوە ناکرێت هەتا ئاماژیان بەوە کردووە کە خەریکە پارە لە وەرەگیر لە پرۆسەی پەروەردە و خوێندن خەریکە تعلیم خوێندن و ئەوە لە خۆڕاییەوە ئەبێ بە پارە و بە پارە لەسەر بۆ شێوەیە لەبەرەوە ئێمە وەکوی کێتی مامۆستانی کوردستان بە هەموو شێوەیە فشارمان دروست کردووە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە ناو هەرێمی کوردستانیش و ئێمە کۆڵج نادەین بەڕاستی لە ڕیزی مامۆستانە ئەمێنینەوە چونکە ئەوکو دکتۆر ئیشارەتی پێکرد ئەمە حکومەت خێرمان پێ ناکات بەڵکو غەدرێکی گەورەی ئەیکا و غەڵەتێکی استراتیژیشە ئەیکا بەرامبەر مامۆستایان و بەڕاستی ئەمە بێڕێزی و بێحورمەتی بەرامبەر شکۆی مامۆستا ئەکرێت ئەمڕۆ مامۆستا لە هەموو سەردەمێکە لە هەموو وڵاتێکە زۆرترین موچەی هەیە زۆرترین ڕێز و تەقدیر و احترامی هەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا مامۆستا وای لێکە هاتووە خەڵک بەزەی پێهاتەوە ئێستا بۆچە ئەو چینەی کە خەڵک هەموو کەسێکی لاواز و منبوز و ینی کە شکۆی شکاوی وا سەیر دەکرێت کە ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانی ئێمەیە لەبەرەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان غەڵەتێکی گەورەکە غەڵەتێکی استراتیژی ئەکا کە ئەوە نەبێ خەم و خەمساردا لە ئاست داواکاریەکانی مامۆستایان و لە ئاست ئەو داواکارانی کە ئێمە تەقدیمان کردووە کۆبوونەوەمان لەگەڵیان کردو لەسەری باشە زۆر باشە پێ دوایە فشارانی کە
بەڕێز وتیکێتی مامۆسایانی بەریتانیاش نامی نردوو بە حکوومەتێرێ تا ئێستا کۆمەڵی ڕێکخراو تێگەانە بەڵێ ڕێکخراوی ناسوتی بەریتانی کە 300,000 ئەندامی هەیە لە بەریتانیا تایبەتە مامۆسایان بەڵێ تایبەتە مامۆسایان ئەم ڕۆنامەکەیان گەیشتووە ئێمە نردومانە بۆ سەرۆکاتی حکوومەت و پێشتر ئای جیهانی کە العالمیە للتعلیم ئەوانش بە هەمان شێوە نردووانە بەڵام پێشتر کاریگەرینەوە ئەم جارە ئێمە دیسان نردومانێتەوە بۆ سەرۆکایەتی هەرێم و نردومانێتەوە بۆ سەرۆکایەتی حکوومەت و بۆ وەزارەتی پەروەردە کە بەدەم داواکاری ئەم ڕێکخراوانەوە بچن چیتر ئەوەندە مامۆستا عەزیز نێن چکە مامۆستا شایانی ڕێز و تەقدیر و بەدەمەوە چوونەنە چاڕ شانی ئەوی ئا بۆ شێوەیە. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتە دەگەڕێنەوە وڵاتان. سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆرە گەر بگەڕێنەوە لای بەڕێزتان سەبارەت بەوەی کە پێ وایە ئەگەر بەس ئەگەر موچەی مامۆسایانی چارەسەر بکرێت بودجە بۆ زانکۆکان دابین نەکرێت بۆ بەڕێوەبردنی زانکۆکان ئایندەی ساڵی خوێندن لە زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر قورس نییە؟ بەڵێ بە دڵنیایەوە ساڵ بە ساڵ خۆزگە بەپار بە کورد دەڵێت یعنی ئێستا حکوومەت کۆمەڵێک ڕسومات و کۆمەڵی باجی خسۆتە سەر خوێندکاریش و سەر مامۆستاش تەنانەت بۆ توێژینەوەیەک 450,000 دیناری داناوە لەسەر توێژەر کە جاران بە پێچەوانەوە بوو حکوومەت پارەی ئەدا بە مامۆستایان کە کاتێک توێژینەوە ئەنجامەدا یا خوێندکار لە بەشە ناوخۆیەکان لە جاتیەوەی دارماڵی بدرێتێ پارەی لێوەرەگیرێت کە ئەمانە هەمووی شتی خراپن و بە پێچەوانەی تعلیماتی ڕابردووەن. من پێم وایە ساڵی ئایندە هیوادارمانە بێت ساڵێکی سەختە بێت بۆ خوێندکاران بۆ مامۆستایان کە مامۆستا ینی هەر 2 ساڵ بەرگە ئەگرێت بە گیرفانی بەتاڵ و لەسەر شانی خۆی بەردەوامی بە ڕەوتی خوێندن بدا لە زانکۆ پەیمانگاکان. بەڵام من لێرە داوای ئەواکەم کە نوێنەری سەرجەم زانکۆکانی کوردستان بەبێ جیاوازی هەر لە هەڵەبجە هەتاوەکو زاخۆ خانەقین و گەرمیان کۆ ببنەوە پێکەوە دابنیشن یادداشتەکانیان داواکاریەکانیان هەمووی بکەن بە یادداشتێکی گشتگیر و یەکگرتووی ینی یەکدەنگ بن و نوێنەری ئەم زانکۆیانە هەمویان لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستانە کۆ بنەوە ئەنجا پێکەوە یادداشتێکی هاوبەش پێشکەش بکەن بە وەزارەتی خوێندنی باڵا و ئەنجومەنی وەزیران بەو شێوەیە نەبێت مامۆستا هەرێکە و لە ئاوازێ بخوێنێ هەر زانکۆیە بۆ خۆی بەیاننامەدارکە هەر چەند زانکۆیە پێکەوە دابنیشێ. ئەمە شتێکی جزئی و بچووکە لە ئاستی داواکاری خواستی مامۆستایانە نییە و من داوا ئەکەم ئەگەر ئەوە نەکرا هەموو مامۆستایان بە بێجیاوازی
سنووری یعنی وەزارەتی پەروەردە و پەیمانگەکان و زانکۆکان هەر هەمویان بایکۆتی خوێندن بکەن یا خۆپیشاندانی سەرتاسەری بکەن نەکەوەی بەجیا بێت مەسەلەن وەزارەتی پەروەردە پارەپێران خۆپیشاندانێ کرد مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان تەنیا تەماشاکار بن ینی ئەگەر 5,000 مامۆستا لە کۆی 8,000 مامۆستا ئەندامی یەکێتی مامۆستایانی کوردستانە کوا هەڵوێستیان لە ڕابردووە هەرچەند ئەم هەڵوێستانە درەنگە بەڵام نەچووە بچێت ینی ئێستش کاتی ئەوە هەیە و هەر لە بەردەستایە کە مامۆستایانی وەزارەتی پەروەردە و زانکۆ پەیمانگەکان هەماهەنگیان هەبێت لەسەر ئاستی جەماوەری و لەسەر ئاستی سندیکاییش ینی لەگەڵ یەکێتی مامۆستایانە هەماهەنگی زیاتریان هەبێت کۆدەنگی و هاوکاریان هەبێت بتوانن یەک یاداشتی هاوبەش پێشکەشکەن. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا کاتمان کەمەوە زۆر بە کورتی سەبارەت بە مەترسیەکانی ئایندەی پرۆسەی خوێندن ئەگەر ئەم گرفتی مامۆستایان و مەسەلەی کێشەکانی خوێندن چارەسەر من وەکوتم تەبعاً لێرە تەنها ئەمە گرفت بەشێکی گوزارانی مامۆستایە بەڵام لەوە مەترسیداتر ئایندەی پرۆسی پەروەردە و فێرکردن و خوێندنی باڵایە لە هەرێمی کوردستان وەکو دکتۆر ئیشارەتی پێکرد مامۆستاکی زۆر ئەمڕۆ وڵاتی بەجێ هێشتووە بەڕاستی بەداخەوە دوای شەونخونێک و ساڵانێکی زۆر کە بڕوانامە و ئەو هەموو عیلم و زانستی بەرزهێنا ئەمڕۆ وڵات بەجێ لە جیاتی بێ وڵات ئاوادان کاتەوە لایەکەوە هەزاران قوتابی پار وەکو هەواڵمان هەیە نزیکی 30,000 خوێندکار وازی لە خوێندن هێناوە ئەمە مەترسیە بەڕاستی زەنگی مەترسنێکی 30,000 خوێندکار وازی لە خوێندن هێناوە نێو ئاماری ئێوە دقیقە 30,000 خوێندکارەکان 20 لە جهە لە فەرمیەکانی وەزارەتەوە ئەی بۆ وەزارەتی پەروەردە دوێنێ ڕووکردنەوەیکی بڵاو کرد بووە لە وەڵامی ئەندامێکی لیژنەی پەروەردە خوێندنەوەی 30,000 کەس وازی لە خوێندن نهێناوە خۆ ئەگە 30 نەبێ 29 29 نەبێ 28 نەبێ 20,000 بەس مویمێ عەدەدێکی زۆر هەیە لەوە ینی مویمێ خەڵک واز لە خوێندن هێنێ ئێمە جاران ئەبێ هەوڵی نەهێشتنی خوێناریمانە خەڵکە بە تەمەنەکان بچن خوێن ئێستا گەنجولاوەکان واز لە خوێندێنن ئەنجا سەدان مامۆستا ئەمڕۆ سەری خۆی هەڵگرتووە وڵات بەجێڵە سەدان مامۆستا مۆڵەت تەقدیمەکە و هینە وادە ئیخساسەکەی خۆیانە کە چەند 16 ساڵیان 18 ساڵیان ئەوە خوێندەتی کەواتە مەترسی گەورە بەڕێوەیە مامۆستا وا دە پرۆسی پەروەردە بێنێت لەبەر بەڕاستی لە زۆربەی وڵاتان کە شەڕ و شۆڕەکان وڵاتی وێران کردووە بەرپرسانی ئەو وڵاتە نەهاتون بینە و عمارات بنێن بە ئاسمانەوەکو لە وڵاتی ئێمە ئەوەی خەریکی ئەو بینا و باڵەخانەکانین ئەوە دەخەینەوەمان نییە هەمیشە لە خەمی ئەوە بن چۆن پرۆسی پەروەردە دەست پێ بکەن. باشە سوپاس دەکەم سەبارەت بەوەی کاندێک مامۆستا هەیە لە چاودێری کۆمەڵایەتی ئەو سیستەمە نوێی کە ئێوە داویەکەن موچە ئەوانیش دەگرێت بەتەکید ئێمە کۆمەڵی وەزارەت مامۆستایان هەیە ئەو مامۆستایانە لە هەر وەزارەتێکا بن کە مادەم ئەندامن لای ئێمە بە هەمان شێوە پرۆژەکەی ئێمە هەموو هینەکانەگەێتەوە بەپی ئەو پلەبەندی کە ئەوانشی تیا هەیە. بەڵێ بەڕێز مامۆستا عەتا جێگیری سەرۆکیەتی مامۆستا سوپاس بۆ بەڕێستان کە لە ستۆری سەرەکی لەگەڵ مام و هەروەها زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر بەهادی نەحمەد مامۆستایی زانکۆ کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵ مام و بینەرانی بەڕێز لە تەوەری دومدا دەچینە بەغداد لای بەڕێز مامۆستا مین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق باز لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق دەکەین. مامۆستا سڵاو دەبێت سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا دەمەوێت بە دیاریکراوی بپرسین هۆکاری چی بوو کە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمانی عێراق دواکرا بۆ ڕۆژی پێنجشەمە. هۆکاری دواخستنی دانیشتەکەی ئەمڕۆ لە نێرانی عێراقیدا ئەوەی کە بەرنامەیەکاری زاندا بوو ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەپێی زۆر لە پەرلەمانزارەکان ئامادەی دانیشتەکە نەبوون یانی هەر ناکەم بۆ نێرانی عێراقی بەشی گەڕێتەوە بۆ ئەوەی کە هەندێک بۆ حات وان بەشی زۆری شاوەیە کە پێش دەدنە نهاتبوون بۆ دانیشتنیە نێرانی عێراقی بە تەوەقەی ئەوەی کە لەوانەیە نساب تەواو نەبێ و دانیشتن نەکرێت و ئامادەکاری بۆ جەر نەبێت. ئەمە هۆکارێکیان بۆ کاری دووەمەوەی بەشێکی تر لە پەرلەمانتارەکان ئامادە بوون بەڵام بەئەنقەز نهاتنە ژوورەوە بۆ ئەوەی کە نیساب تەواو نەبێ و دانیشتن نەکرێت بە تایبەتی برادرانی پارتی دموکراتی کوردستان و هەندێک لایەنی تریش هەبوو کە لە سونە و شیعەکان کە هەمان بە هەمان مەبەست نایاندەویست نیسابی دانیشتەکە تەواو بێ و دانیشتن نەکرێت. بەڵێ زۆر باشە سەبارەت بە کوت لە کوردیەکان بە دیاریکراوی کێنە و کوتلانەی کە ئەمڕۆ تاوی ئەندامەکانیان لە ناو هۆڵی پەرلەمانی عێراق ئامادە بوون وە کێنەوانەی کە بەشداری کۆبوونەوەکەی ئەمڕۆیان دەکەی کوت لە کوردیەکان. لە ڕاستیە ئەبێ ئەوە بڵێن یانی عاتەن هیچ کوتلەیەک هەموو ئەندامەکانی متعاقدی ئامادە بۆی نەخۆشی و ئیجازەیەک یاشتنکە بن بەڵام هاتوونە ئەوەی کە هەوڵی نەکوتە کوردەکانە ئێمە
وەکو دۆران هەمومان ئامادە بووین لە ینی ئەندامێک لە نوێژ ئیجازە بوو گەشتەوە دێ. دووەمیان مۆزوعی کاک جەماعەتی کۆمەڵی ئیسلامی ئامادە بوونەوە لێ من بینی من ئەوە بەێرانی یەکگرتوش هەر بینی من ینی نازانم هەمویان لێ بووین نەبەوان بینی من ئامادە بوون بەێرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە ئەوانیش زۆرێکیانم بینی ئامادە بوون ئێسترهەندێک ئەندام هەیە کە نهاتووە بەڵێن جیاوازە بەڵام ئەوانی کە ئامادە بوون ناچە ژوورەوە بەرەبرانی پارتی دموکراتی کوردستان بوون. بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە ئەوانەی ئامادە نەبوون لە کوتلەکانی تر مەسەرەن کێبوون لە هەم لە مەسەرەن لە نەسوونە و شاکان کە ئەمڕۆ بەشداری دانیشتەکان نەکردووە پاساوەکان چی بوو بەوەی کە بەشداری دانیشتەکە نەکەن؟ البته امروز به پاسای رسمی نه نیستیم به پاسای رسمی بایکوتی دانشنی نکردووە یعنی تەنها ئەوەندە بۆ کە ناتوانن بە پێی نظامی ناوخۆی پەرلەمانیش کاتێک لە کەمتر لە 165 ئەندام ئامادە بێ دانیشتن ناکرێت دانیشتنی نابەسترێ کاتە پێویستەکە بۆ تاوی ئینسان نصاب 165 پەرلەماندار ئامادەی دانیشتەکان من تا نصاب تاوا بێڕاوی یاسایی تاوا دەبێت بۆ ڕێژەیە دانیشتن دەستپێکە کاتێک ڕێژێ تاوانە بووە هەمیکە ناویستە تاوا بێ نیشە نهاتون هەر لە ئەساسە نهاتون ئەمە بۆ هۆکاریەوەی کە دانیشتەکە تاوا نەبێت. بەڵە زۆر باشایی سەبارەت بەوانەی کە هاتبوون بۆ پەرلەمان بەڵام بەشداری دانیشتەکان نەکرد لەلایەنە سونە و شیعەکان کێ بوون ئەوانەی کە ئەمڕۆ بەشداریان نەکرد؟ البته بێوە بڵێن هیچ کوتلێک نەبوو کە بە تەواوەتی ئەندامەکانی بڵێ نێنێ ژوورەوە یاخود بە تەواوەتی لە ژوورەوە بن عادەتەن دەکرێت لە کوتە عەرەبیەکان قەزمە هاتن هەبوو بوون کوتلەی سەدرەکان ئەندامی سیستێمی لە ژوورەوە بۆ ئەوانەکەی نهاتبوو یاخود نهاتنە ژوورەوە لە کوتلەی من عەلا بەمان شێوە بوو چەند ئەندامێک لە ژوورەوە بوون بەڵام زۆرنەی نهاتە ژوورەوە یان نهاتن ئەمەم شێوە بوو بەشێک لە سنەکان بە هەمان شێوە بوو. بەڵێ زۆر باشە سەبارەت بەوەی کە ئەوەی کە ئەمڕۆ دووبارە واژۆ کرا بۆی کە پرسی متمانە وەرگرتنەوە لە وەزیری دارایی بخرێتە دەنگدانەوە یعنی ئەم پرسە ئایا بە تاوەتی پێ وایە فەشەلی هێنا کە نەتوانرە ئەمڕۆ نیساب تەواو بکرێ و بخرێتە دەنگدانەوە یاخود پرۆسەکە لە بەردەوام دەبێت؟ ئەمڕۆ هەموو کەسانی کە پەرلەمانتان نەزانن ینی تۆن ئیشی خۆیان بکەن و یاری خۆیان بکەن عادەتەن لە ئەولایانی کە هەڵ داوای ساحبی سیقەی کردووە لە وەزیری دارایی خۆی زانی تۆ یاری خۆی بکە ئەسڵەن ئەو بابەتی ساحبی سیقە لە وەزیری دارایی نەخرا بۆ بەرنامەی کارەوە بەڵام دەبێ نظامی داخلی دەتوانێت لە کاتی کۆبوونەوەکە پەنجای ئیمزا تۆ بکرێتەوە بخێت داوا بخێت خير برنامج كاروا وهو سفر زين كان يذاكر دبوسي يصاب عندك كي يصاب صعب ياخذ يعني مثلا كالبرجون دي خوينا جاء نوعين تقديم فلو في برلمان ذكر بوي او موضوع درزي دانشنكا بكريا وهذا بخرجنا ودي دانشنكا برنامج كاري دانشنكا او تصويت اكرا بەڵێ زۆر باشە کەواتە ئەو مەسلەی پرسی وەرگرتنەوەی دەتوانە لە وەزیری دارایی یاخود وەرنەگرتنەوەی چی بەسەردێ لە ناو پەرلەمانی عێراق ئایا دواخرا بۆ دوای جەژن؟ عادەتەن پێنجشەمە دانیشتنیشکە هەیە ئەگەر دانیساب تەواو بێ لەوانەیە لە پێنجشەمەیە ئەم مەوزوعە دوو ڕۆژێ یا داوا بکرێ بخێتە بەرنامەی کارەوە ئەگەر نا ئەوە کەوێتە دوایی یعنی عادەتەن ئەم بابەتە کۆن نابێ لە هەر دانیشتێکا تەرحەکرێ بۆ ئەوەی کە گفتو إلا هذا دي أثر بدري بلام كي كاتي دي وكي دانشتي ذكري كيف يعني بودن دانك أو ساوت السلوي ك نصاب كي طاوبة وأولاني ك دعوي سديا بك إنسان بتخاجة كي أم دعوي تقديمته. بەڵێ زۆر باشە سەبار بەوەی کە بۆ چونێکەیە بەوەی کە پارتی دموکراتی کوردستان لەو ئامانجەی کە سەردانی باغدای کرد سەرکەوتوو بوو لەوەی کە مەسەلەی متمانە وەرگرتنەوە یان دوا بخرێ یان جۆرێک لە ساربوونەوە بێ لەناو پەرلەمانتاران ینی پێ دوای ئاراسەکە بەلای بەکام لا دەڕوا ئەو بەرێ بێبێست لە ناو پەرلەمانی عێراق کە متمانەی لێ وەربگرنەوە یاخود ئەوەی کە متمانەی لێ وەرنەگیرێتەوە. لەڕاستیە من ناڵێن ئەمە دەشێنە پێکاوە هەندی خۆیان داوە ئەمە لە سەرتا و باسی ئەومان کرد
دموکراتی کوردستان نا قوتی خەڵک و نا ئازاری زەمێنە بەغدا بەڵام کاتێککە مۆزوع هاتە سەر ڕێباری هاتە بەغدا ئەوەی کە هەیە هێشتا زۆر بۆەوەی کە قەرار بدەنیا ئەوان توانیویانە گەرەنجەوەیەکی دایانێ بدەستی بێنن یە خودنا کە هێشتا ئەم حاڵەتە ماوە ئەوە دێکە من دەزانم لەم ڕۆژێنێدا یعنی پارتی دموکراتی کوردستان زۆر ینی ئەتوانم بڵێم نەمەتی خۆی گۆڕی و هەوڵیەدا لە گوتلەکان نزیک بێتەوە و داوای تەکلیفی ئەوە بوو کە ینی لە بەرژەوەندی ئەوە دەنگدەن واتە کاری دەکرد نەگەڵخۆەوەی کە جاران گوێ بە کەس زندەی دانێک نادا بەڵام من پێم وایە ئەمە هێشتا زۆر بۆەوەی کە قەرار دەی دەرمدامەکە سەردن بەڵێ زۆر باشەی سەبارەت بە سەرۆکایەتی پەرلەمان ئەی لە کۆبنەوەکەی ڕابردووە برە نەبوو کە مەسەرەن ئەمڕۆ یەکێک لە بەرنامەی کار پرسی وەزیری دارایی بێ سەرۆکایەتی پەرلەمانیش کەم تەرخەمی نییە لەو ڕۆوەکە نەخرابوو بەرنامەی کارەوە یاخۆ کارەکەی چی بوو پەیوەندی بۆ فشارانەیە کە لەسەر سەرۆکایەتی پەرلەمان هەیە نامرد نییە یعنی ئەوەش بۆ خۆی لەوانەیە زۆرێک لە یاریکردن ئەمڕۆ هیچ نییە فشاری سەر نەبێت ئاسەن سەرۆکی پەرلەمانی من تەسەوەر دەکەم سەردانەکەی بۆ تورکیا تەکنیکی دەکرا بێ بۆ ئەوەی کە هاوکاری زێڕاری بکە بەڵام ئەوان چیەکەن وەکو پێم وتی دوو ڕێگاوەیە بۆ ئەوەی کە بابەتی بخرێت لە بەرنامەی کارەوە یاخود سەرۆکایەتی پەرلەمانی خا لە بەرنامەی کارەوە یاخود لە ناو دانیشتەکە 50 پەرلەمانتار هەناکەن بۆی بخرێت لە بەرنامەی کارەوە ئەمە زیاتر تقریبا ڕێگەی دووەمیان هەڵبژاردن بوو هەم سەرۆکایەتی پەرلەمانیش و هەمی ئەو لایەنەی کە داوای لێستنەوەی متمانەیان دەکرد ئەم پەرلەمانتارانە وایان پێ باشتر بوو کە ینی خۆیان کەی زەوەکە یان زانیان کشتی دانیشتەکە دەگوزێ بۆ ئەوە مۆزوعات تەرحیب بکرێ بۆ گفتوگۆکردن و دەنگیان لەسەریە و کاتە تەرحیب بکەن بەڵێ زۆر باشە مامۆستا بەڕێستان ماستەرتان هەیە لە یاسای دەستوری ئەو کارێکی ئێستا فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان کردوێتی لە پەرلەمانی عێراق 85 واژۆ باز لەوەکێکەوە کۆکرابێتەوە بۆی دووبارە پرسی متمانە ڕوابوون یان بڕوانەبوون بە وەڵامەکانی وەزیدارای بخرێتە دەنگدانەوە ئەمە کارێکی یاسایە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق ڕێگەی پێدراوە نەخێرەوە بەپێی نظامی داخلی پەرلەمانی عێراقی ئەوەی دەستوری نییە بەپێی نظامی داخلی عێراقی لە مادە 134 باز دەستێکەکە کە ئاوی پرۆژەی ئاسایە ئەڵاگرات و پرۆژەی ئاسایەک داواکاری کۆکراوە پێش دەنگدانی کۆتایی وەسەری یعنی تەرحێک کرا مۆزوعێک هاتە پێشەوە کە پێویست بوو تعدیلی مادەکەی پێش خۆی بکات یاخود کۆمەڵە ئیمزا کۆکراوە بۆی کە تعدیلی مادەیە بکرێت پێشەوەی دەنگدانی کۆتایی دەکرێت دووبارە بخرێتەوە دەنگدانەوە بەڵام بابەتە ڕەتی نییە بە مۆزوعی ئەوە مۆزوعی سەحب الثقة و يعني قتكرنا سرطان الاتقاء ياخذ قناعة لفلسفة بقول بابته تنابو بروجيات كانوا وتعديل هماري بروجيات كانوا وشواري جنجانة سبعيات كانوا لناو برلمان دا أو تسسني كتونيتي جنجانة سريات كان فاتباسي مادو فرقكان دكاد وهيد باسي شيء استجوابه موضوع سحب الاتقاء يقولوا بله زۆر باشە زۆر بە کورتی کاتمان نەماوە سەبار بوێسە ئەوەی کە فراکسیۆنی پارتی دەوێت لەو ڕێگەیەوە پرسی متمانە شکست پێ بنیان لە ڕێگەی ترەوە کە مەسەلەن هەنگاوەکان باراسی متمانە لێوەرگرتنەوەی لە دەنگی پێویست نێنێ زۆر بە کورتی پێ سوپاس دەکەین ئەڵبەت پارتی هەموو ڕێگای دەگرێتە بەر ڕێگای تەندروستە بەڵام گرنگەوەیە ئاەتەرۆکاری پەرلەمان چێتە ژێرەوە بارە چونکە گەرچێ ژێرەوە بارە ئەوە تجاوزی نظامی داخلیە کە بێمانیە جواب بکە ئەگەر زۆر ناچار بوو لەوانەیە داواپرسێکی قانونی وەرگێت لەلایەنە قانونیەکان ئەو ساکانە ئەو کاتە ڕاوێژی یاسایی پێدرێت چ وەکو ئێمە لیژنەی یاسایی چ وەکو مستەسارە یاساییەکان ئێمە ئەو کاتە ئێمە تۆنی ڕێیەکی قانونی لەسەر قەزەکە بووینەوە ڕێی قانونەکەوەیە کە پێ وتی ئەو بابەتە بەڵێ زۆر باشە مامۆستا زۆر بە کورتی کاتمان نەماوە زیانی بۆ کورت هەیە گەر متمانە لێ وەربگیرێتەوە وەزیری دارایی ئەلبەت نەخێرم بابەتم پێم وایە پرۆسەیەکی دموکراتیەوە لێسەنەوەی متمانە شتێکی طبیعیە وعملي ديمقراطي باشتر ذكاء ومن هيك ام بابەتێکی نەتەوەیی نییە تاقیمە بڵێن ئەمە زیانی بۆ کورتەیە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیان لە بەغدادەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز کە تاکو ئێستا لەگەڵمان بوون سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ